وەرە پێتان بڵێم شەڕی ئەو درۆنانە چێ لە ئەو چەند ڕۆژەی دەست پێ کردیە. پارتیەکێتی لەبەر ئەوەی گەمەیەکی خۆیانە چۆن زووە لێیان کەشف دەبی. یەک داوایان لە ئەوە زانیاریە داوایان لە ئەمریکیەکان کردیە چەش پێشکەوتی ئەم دەنێ ئێمە لەسەر ئێوە ئیسرائیل تووشی ئەو ماڵوێرانێ بنەوە ئێران هەموو ڕۆژە لێمان دەدا. باشە یعنی ئەمریکا پێت وایە نەزانیتن و ئەگەر ئەمریکا یعنی بزانیتن کە ئێرانە دێت لێیان دەدا دێتە سەر بۆ خۆی نایتەقێنەوە لۆ ئێستا درۆنەکان دەتوانین لێ بداتن لێ دەدا لۆ لە ئاسمان نایان تەقێنەوە. ینی ئەمریکا چەچی نییە درۆن تەقێنەوە یان لەو ناوچانە لۆ نزیک نابێتەوە کە ئەمریکیە بۆ زانن هەدا هەر درۆنێک نزیکی قۆنسڵخانەی ئەمریکا بکەی ئۆتۆماتیک دەکەوێتری و من ئاگام لێ ینی ئەمریکیەکان کەشتە شووا بێ ئاگاداریان دەشوێن دەکەنەوە ئاها درۆنات هەر ئاگاداریش ناکەنەوە. بەهەرحاڵ با بچمە سەر ئەوە داوای چەکی پێشکەوتیان کردیە. دوو داوایان کردیە کە عێراق ببینن چۆن موامەرەمان لێ دەکا کە ئێستا عێراق فێر بووە بەشێک لە اقتصادیان لێ وشک دەکات چۆن کارتی نیشتیمانی پاسەپۆرت بایعی ئەوانە بە کارت خەڵک دەبی پارە بدە ئەو پارە ناسە ناو خەزینەی حکوومەت دوچیان بزانە پارەشمان لێ دەبا و داوای داهاتیشمان لێ دەکات. ئەو هەموو ئەو پارانەی بەکار دەدرێ دەستە ناو بانقی حکوومەتی مرکزی بۆ زانیاریتان ناو بانقی حکوومەتی مرکزی ئەزەوجان ئەوە لەوەش پارەمان لێ دەبا داوای داهاتیشمان لێ دەکا و خەریکی موامەرەیە و ڕۆحیان چووە لەوەی کە پەرلەمانی کوردستان ئەو شکایەتەی لەسەر هەیە نازم چێشێنەوەی نوێیە کۆمەڵا چێشیە کردیتیان بەهەرحاڵ ڕۆحیان لەوە چووە لەبەر ئەوەی دەترسن عێراق ویان لەگەڵ بکاتن. هاوکات دەمێت دووشت کە لە سەرچێتی نیشتیمانی کوردستان پاڤل کورە پاڤل عیبە جددیون دەخۆتان ئەوە دەکورە وەڵڵا هاوڕێیان ئێستا من قسەک نزیکم لە وردەکاریان چەند مناڵ و تاڵن بە جددی چەند شتی منداڵانە دەکەن ئەتوم دیتان مەسڕ ئەو هەموو دیدارەی ئەمریکا کرد بەکەڵک نهات مەعاشش پێوەرنەژیرە زەختەش لەسەر حکوومەتی عێراق پێ نەگرایە تێم دەگەی هیچ بەکەڵک نهات لەو پەڕی خراپیە ئەمریکا سەیرەکە کورە کاچ خۆم ئەتو داوای چەک دەکەی ئەتو قەتەڕی ئەتو سعودیای تریلیۆن دۆلارەتە بێت چت هەیە لەو ئەوانە. بەهەرحاڵ پاڤل بەجێ منداڵ و تاڵ دەکاتن نییە ڕکلام لە بۆ حزبی جمهوریە سەجادان دەکەن ئەتی وەرە دەت بەم دیداری وەزیری خارجی لە وەردەگرم وەکو مەسرور بارزانی هەبووە بە پێیان چوواتەوە بە یەک دوو بە چەند ملیۆن دۆلارەکی دەدەقە چارێک بەس لەو ڕسمەکەی تۆ وەرە میلەت لە چ دەژێش خەریکی ئەوە بوو دیدارێک وەربگری لەگەر وەزیری خارجی بەداخەوە پێیان گوتیان هەمومانجی حوت ناتوانانی ینی پێی دەکرێ وەربگری بە پارە هەموو کەس دەتوانی بەس مەوعیدەکەی ئجزە ئێستا ناتوانی دەکرێ مانجی هەژبی مانجی نۆبیت زائیدەن لەو گرین کارتەکەی کە سەر لە داوای کرد لەویش ڕەفزی وەرگرتەوە لە کاتێکدا فلیمەکی ڤیدیۆی گرنگی بردبوو من وردەکاریەکەی باز ناکەم. هاوکات دەمەوێت بڵێم ساوت کوردستان کۆمپانیایەکە وەکو لانازی پارتیکە ئەو مەسلەی نەوت شتیوا لە سپی دەکەنەوە و ینی پارەی سپی دەکەەوە سامانی عادیفایەکەوی پێرێ باسم کرد وتم ساوت کوردستان و لاناز و قەیوان و نۆرث لایت و ئەوانە بووینە بەڵا لە بۆ موچەی خەڵک ئەوانە بەشەکەن ئەوەیە ئەو سامانی عادیفایەکە دوێنێ ناوی ڕەش خرالیستی تاوان بە سزاکانی گەنجینەی ئەمریکی لۆ لەبەر ئەوەی ئەوانە هەموو تەنچەنەوتانایی تەنچەنەوتە ئەوەش خەبەرش دڵخۆشکەرە کە لە خەت سلێمانی دەڕۆی پارە و بوجەکە لە بۆ سامانی عادیفایق و پاڤل و قوباد و شێخ ئەحمەدی نۆکان بۆ زانیاریتان ئەمریکا ناوی خستە ناو لیستی ئەوەکان گرنگ بیان بیبن ئەوانە بەس خەریکی پارە و بزنس و فرتفێر و سیناریۆ دەکەن تاوەکو جەوەک دروست بکەن هیچیان لێنێ لەگە تورکیا و ئەوانە جەوەک دروست بکەن فەوزایە تەخریبات دەکەن ئەوگە بێتە بیرتان لە 2003 ئەمریکا ویستی یعنی زۆر شتی کرد هەتا نزیک مەسیفی سکۆنترۆل هەستان دامی بەعسیەکانیان کرد دامی قائیدەیان کرد خەریکە و تەخریباتانە